خوێندکاران بە درێژایی مێژوو هەڵگری مەشخەلی بیر و باوەڕی پێشکەوتن خواز و ڕێنوێنەری خەباتی کۆمەڵانی خەڵک بوونە بە تایبەتی لە وڵاتی وەکو ئێمە مالان کە هێشتا چینەکان تێیدا نەخەملیون. بۆیە خوێندکاران هەمیشە ئەهەمیەتێکی تایبەتی مێژووییان هەبووە و دەورێکی گرنگیشان هەبووە. مێژووی گەلەکەمان لە 100 ساڵی ڕابردوودا شایەدی ئەوەیە کە هەر لە مەشروتیەتی عوسمانلیەوە خەباتی خوێندکارانی کوردستان شێوەی خۆڕێخستن و هاتنە مەیدانی بەخۆیەوە گرتووە و تا ئیمڕۆ مەسیرەکە بەردەوامە. هیوادارم ئەم خەباتەی ئێوە شان بەشانی خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە ئەنجام بگات و سەرکەوتی تەواو بەکاربێنێت لە چەسپاندنی عێراقێکی دیموکراتی پێشکەوتووی یەکگرتووی سەربەخۆدا.